بینەرانی پێشەنگ TV سڵاو و ئەم کاتتان باش. من سوهام حسێن لەگەڵ هاوکارم بنار مستەفا بەرنامەی ئەمڕۆ پێنجشەممە 25 مارسان پێشکەش دەکەین. لە دەستپێکی بەرنامەی ئەمڕۆدا سەرنجتان ڕادەکێشین بۆ بیستنی سەردێڕی چەند هەواڵێکی جیاواز کە دواتر لە درێژەی بەرنامەکانی ئەمڕۆماندا قسە و باسی زیاتریان لەسەرەکەین. بودجە و پشکی هەرێم لە گێژاوی دانووسانەکانی نێوان هەرێم و بەغدادا چەقی و پەرلەمانی عێراقیش نەیتوانی کۆتا بڕیاری خۆی بدات. نەوال سەعداوی ژنە یاخیەکەی جیهانی عەرەب کۆچی دوایی کرد. کشانەوەی ئەردۆگان و حکوومەتەکەی لە پەیماننامەی ئەستەمبوڵ کە تایبەتە بە ڕاوەستانەوەی توندوتیژی لەسەر ژنان ڕوبەڕووی ناڕزایەتی فراوانی ناوخۆی و دەرەکی دەبێتەوە. ئازیزان، ئێستاش دەچینە ناو بەرگە و بابەتەکانی بەرنامەکانی ئەمڕۆمانەوە لەگەڵمان بن. بەڵێ بەڕێزان، هەروەکو لە سەرەتادا ئاماژەمان پێدا سەبارەت بە دانوستانەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزی بەغداد سەبارەت بەوەی کە چەند جارێکە کۆبوونەتەوە و دانیشتون و لێدوانی پێچەوانەی دژبەیەک دەدرێت. پێم وایە تا ئێستا حەڤە جارە دانیشتن ئەنجام درراوە و دەیان کاتژمێر پێکەوە بە شوێن ڕێکەوتنەوە بوون و بەڵام پاش ئەم هەموو دانیشتنانە دەبیستین لێدوانی جۆرا و جۆر و پێچەوانە و دژبەیەک دەبیستین و یەکتری تۆمەتبار دەکەن. هەندێک جار حکوومەتی هەرێم دەڵێت ڕێکەوتوین، بەڵام لایەنەکان و کوت لە پەرلەمانیەکانی حکوومەتی ناوەندی لێدوانێکی تر دەدەڵێن و هەندێ شت دەڵێن کە پێویستە حکوومەتی هەرێم پابەندی بێت وەکو ڕێکەوتن لەسەر نرخینەوت بە پێی ئەوەی کە سۆمۆ دیاری کردووە. بەڵام سەرجەمی ئەمانە ئەوە نیشان دەدات کە ئەم دانوستانانە چەقی بەستووە. بۆ تاوتوی زیاتری ئەم بابەتە بەڕێز تایر حەسەن چالاکوانی سیاسیمان لەگەڵدایە. بەڕێز کاکتار، ئەم کاتت باش و سوپاس کە ئەم دەرفەتت پێداین. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ بیستەران و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. زۆر سپاس. بەڕێز کاکتار، ئێوە پێتان وایە کە ئەم دانوستانانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی چەقی بەستووە؟ ئەگەر وایە بۆچی؟ بە بڕای من نەک هەر دانوستانەکان چەقی بەستووە، بەڵکو هەر کولی هەلومەرجی سیاسی لە عێراق و لە کوردستانە، هەلومەرجی سیاسی، ئابووری، حکوومەتی کولەن لە بنبەستێکە، بنبەستێک کولەن ئەمڕۆ بەسبەی لێ ئەسپێرێت. ئەمەش پاشخانێکی هەیە بۆ تێگەیشتن لەمە پێویست بەوە کاکە ئێمە بڕێک بگەڕێنەوە دواوە. ئەمە هەمووی بەرئەنجامی سیاسەتێکی کۆنەپەرستانە و دژی ئینسانی دەستەی فەرمانڕەوای ئەمریکایە کە بەناڕەوا لە 2003دا لە دژی خەڵکی عێراق گرتیە بەر جەنگێکی خوێناوی لە دژی خەڵکی عێراق هەڵگیرسان و ئەو کات حکوومەتی بەعسی ڕووخان و بەپێی لەژێر بەهانە و بەهانەی پوچی پێکهاتی خەڵکی عێراقدا عێراقی بەسەر قەوم و تایەفە و ئەدیانە تەوزیع کرد و بۆ هەرێکی چەند چۆخایەکی دانا ناوی لە ئەنجومەنی حکم لە بەغدا. دواتریش هەر بەپێی ئەم دەستەبەندی تایەفە و قەومیە دەستوری عێراقیان نووسیەوە. ئەم دەستورە لەسەر ئەساسی تەوافق نووسراوەتەوە، تەوافقیش لەسەر ئەساسی تەوازن هێزێک کە ئەو کاتە هەبوو لە بینی هێزەکانە نووسراوەتەوە. وە سەرنجام ئەمەڵەی نەبرد دوای نووسینی ئەمە شەڕی تایەفی و قەومی و ئیسلامی لە دژی سون نەوشی ئەومانە دەستی پێکەن نزیک بە 1 ملیۆن کەس لە خەڵکی عێراق جانی لەدەزان و شیرازەی کۆمەلگەی مەدەنی عێراق لەبەر یەک هەڵوەشە. ئەو کات واتە توانین بڵێن هەر قەتخانەکەی ئەگەڕێتەوە بۆ جەنگی 2003 و دوای ئەوەش پرۆسێکی سیاسی کە پێکات لە عێراق ئەو کات دەستی پێکرد. ئەو کات یەکێتی و پارتیا بڵێن بۆ ژوان ناسیۆنالیزمی کورد بەهۆی تەجروبەیەکەوە کە لەنەوە یەکە هەیان بوو، هێزێکی یەکگرتووتر بوون، یەکدەستتر بوون، هێزی چەکداریان هەبوو، ئیمکاناتی ماڵیان هەبوو، بۆ یەکە چوونە نێو ئەم پرۆسی سیاسیەی ئەم سیناریۆ ڕەشەوە کە ئەمریکا لە عێراقا خسیەگەر ئەوان وەکو هێزێکی یەکگرتوو چوون. جێشی عێراق هەڵوەشابەوە، ئیسلامی سیاسی شیعە، ئیسلامی سیاسی سونە، ناسیۆنالیزمی عەرەب هێز و توانایەکی ئەو تۆیان نەبوو. بۆیە ئەوەی کە هێزی زۆر هەبوو و یەکگرتوو بوو لە نێو ئەم پرۆسەیە
یەکێتی و پارتی بۆ ژوان ناسیۆنالیزمی کورد بوو بۆیە هەموو شتێکیان لێ قبوڵەکردن هەموو ئەو اتفاقاتانی کە ئەکرا بە ئیتیفاق هەموو شتێکیانە بڕیەوە بە قازانجی یەکێتی و پارتی تەواو بوو بەڵامی تر وردە ئەم بۆ ژوان ناسیۆنالیزمی عەرەب و ئیسلامی سیاسی شیعەکە جمهوری ئیسلامی زۆرتر لە عێراقا هەڵیەسوورێنێ هێزیان بەیەکەوە ناوە ئەوە چەندین ساڵ تێپەڕی ملیارەها دۆلاریان بەیەکەوە ناوە هێزی چەکداریان بەیەکەوە ناوە ئەنواع و ئەشکال حەشدی شەعبی و دەستە و دایری چەکداری هەوسا پشراویان بەیەکەوە هێناوە ئێستا ئیتر ئەو تەوافقە گۆڕاوە تەوازن هێزەکە گۆڕاوە کە تەوازنی هێز گۆڕا ئەو تەوافقاتان شتە پێشووتر لەسەر تەوازن خۆی پێشووتر بووە گۆڕاوە ئێستا ئیتر نایەنەوێ ئەوەی کە کاتی خۆی بە پێدرێژکردنەکانی یەکێتی و پارتیان چاویان لێ ئەنوخان ئێستا ئیتر نایەنەوێت چاوی لێ بنووکێنن ئەو ئیمتیازاتانی کە لەو کاتای یەکێتی و پارتی بەدەستیان هێناوە وردە ئەیانەوێت لێیان بسەنەوە ڕووداوی 16 ئۆکتۆبەر بەشێکە لەم پرۆسەیە کۆنتڕۆلی خاڵە سنووریەکان لەلایەن حکوومەتی عێراق و بەشێکە لەم پرۆسەیە وردە بەهانە بە هێزی پێشمەرگاگرن بەشێکە لەم پرۆسەیە کاڵێنە بێتە بەشێک لە پەیکەری جێشی عێراقی وردەیانێ ئەم ئیمتیازاتانە لە دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی کە پێشووتر بیانە بیسەن هەر بەپێی دەستور ها بەپێی دەستور ناتوانێت ئەم بە ئارزی خۆی هێزی چەکداری هەبێ و لە بەشێکیش بێ لە عێراق ناتوانێت بۆ خۆی ئیتفاقی 50 ساڵە لەگەڵ دەوڵەتی ناوچەکە بکات و بە سعری $10 لە بازاری نەوت قاچاقچێتی نەوت بکات بەشێکیش بێ لە عێراق هەر بەپێی دەستوری عێراق وردەیانەوێت کلکوگوێی و دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی بکەن ئەم چێشمەکێشی دەسەڵات و قەڵەمڕەوی دەسەڵاتە ئەوان لە مەرکەزیانەوەی هەرچی زۆرتر ئیمکاناتەکان لە یەکێتی و پارتی بسەنەوە یەکێتی و پارتیش ئەیانەوێت ئەوەی کە ئێستا هەیەە لە دەستیان نەڕوە کێشەکە ئەمەیە لە بناغەدا پێش ئەوەی موچە بێ پێش ئەوەی مەسەلەی بودجە بێ ئەمە قسەیەکی پوچەکاڵێن مەسەلەی موچەی خەڵکی کوردستان بە سیاسی کراوە خۆی لە بناغەدا سیاسیە چونکە کێشەکە کێشەیەکی سیاسیە کێشەکە کێشەی قەڵەم قودرەت قەڵەمڕەوی دەسەڵاتە لەو جوغرافیا دیاریکراوەی کە هەیە بەڵام ئەگەر سەرنج بدەین ئەگەر سەرنج بدەین هەر لەسەر بنەمای ئەم ڕێکەوتنانە لێدوانی جۆرا و جۆر دەبیسترێ پاش ئەوەی کە ئەم دانوستانانە ئەنجام درات و دواتر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکاندا نوێنەرانی لایەنەکان لێدوان دەدەن لێدوانی زۆر پێچوانە و دژبەیەک دەبیستین هەندێک جار بۆ نمونە لایەنگرانی حکوومەتی هەرێم باز لەوە دەکەن کە نزیک بوونەتەوە لە ڕێکەوتن بەڵام لەلایەکی ترەوە پێچوانەکەی دەبیستین لە حکوومەتی ناوەندیەوە هەندێک لایەن هەیە پارتی تۆمەتبار دەکەن بەوەی کە پارتی ڕێناکەوێت و ناچێتە ژێرباری ئەو مەرجانەی حکوومەتی ناوەندی دایدەرێن بەڵام پارتی لە بەرامبەردا دەڵێت ئەمە ئەسڵی مەسەلەکەنی و مەسەلەیەکی ترە ئەم لێدوانانە ئاماژەیە بە چی؟ ئامادەیە بە یەکەم جاری ڕێزەکانی بۆ ژوان ناسیۆنالیزمی کورد لەوەیەک هەڵوەشاوە لە بەرامبەر هاتنە مەیدانێکا کە خەڵکی عێراق خەڵکی کوردستان بەرامبەر بە دەسەڵاتی یەکێتی پارتی هەیەە ئەوەی کە پێڵێن ناوماڵی کورد هەمووی لەبەر یەکتری هەڵوەشاوە لە نێو هەموو حیزبەکانە فراکسیۆنی جۆرا و جۆر دروست بووە جەماعەتێکیان لە بەغدا قسەیەکەکەن بزوتنەوەی گۆڕانسەی کە بۆ بە دوسێ فراکسیۆن و هەر هەڵەوەرێ یەکێتی بۆ بە دوسێ فراکسیۆنوانی بەغا قسەیەکەکەن ئەمانی ئێرە قسەیەکەکەن ئەوانیان کە لە پەرلەمانی کوردستان و قسەیەکەکەن سەرنجام ئەمە نیشانەی قوڵی ئەم بحرانە نیشانەدا بەڵام ئەوەی کە هاواریان هەمیشە یەک دەستبین ئەوەیە کە خەریکە مەرکەز و بۆ ژوان ناسیۆنالیزمی عەرەب و ئیسلامی سیاسی شیعە هەر فشارە هێنێ بۆ ئەمە تۆ سێری کە جاران ئەیانوت بەپێی تەوافق هەموو شتێکە بڕێنینەوە ئەخر لە وڵاتێکا گەر شتێکە بێ ناوی پەرلەمان بێ تەوافقانی چی تەوافق قسەیەکی پوچە و ئەگەر تەوافقیش لە ئارادا بێ یعنی پەرلەمان کارتۆنێکی پوچە بۆیە ئێستا گەم ملاحەزە بکەین ئەڵێ وەرن بەپێی هینێکین بەپێی هەڵبژاردنی لە ئینتیخاباتێکین لە پەرلەمان لە پەرلەمان هەمیشە ئەگەر هەمووشیان یەک بن هەر ئەقەلیەتە بۆیە مەوزوعی سەرەکی وەکو باسم کرد ئەو لێکدان و جۆرانی کە ئەکرێ ئەگەر یەکێتی پارتی و ناوەند ڕێکیش بکەون ئێستا بە هەر دەلیلێک ئەم دانیشتانی کە تۆ وتت حەڤەیە بیکەن بە 20 و 25 و سەرنجام ڕێک بکەون ئەم ڕێکەوتنە پێشە بچێتە بواری جێبەجێکردنەوە محکومە بە هەڵوەشاندنەوە تۆ سەیری کە چەندین ماوەیەکی دوور و درێژە دائنیشن ناتوانن لەسەر بودجەی یەک مانگی موچە ڕێک بکەون کێشەکە ئەوەیە کە ئەم کێشەی کە لە بینی مرکز لە بینی یەکێتی پارتیە بەقەر سەر دەستیەک پەیوەندی بە قازانج و بەرژەوەندەکانی نە خەڵکی عێراقەوەیە نە خەڵکی کوردستانەوەیە
ئەکرێنێدا پرسم بۆچی لە ئێستاوە مەحکومە بە شکست لەبەرەوەی کە ئەگەر چی بە ئەنجام نەگەیشتۆ دانوستانەکان هەردوو لا باز لەوە دەکەن کە ئامانجیانە بگەنە ڕێکەوتن و هەروەها وڵاتانی زلهێزی وەکو بەریتانیا و ئەمریکا و ئەمانەش هەن دەدەن کە ئەم دوو لایەنە پێویستە بگەنە ڕێکەوتن. ئەزانی چۆنە من پێشووتر باسم کرد هۆی ڕێک نەکەوتنەکەی کێشەیەکی سیاسیە نە ئەوەیە کاڵێ ژمارەی معاشخۆرەکان دیار نییە نە مەسەلەی فەسادیە نە مەسەلەی داهاتە هیچ یەکێ لەمانە نییە مەسەلە ئەوەیە کە هێز تەوازنی هێزی ناوەڕاست مرکز گۆڕاوە تەوازنی هێزی میلیشیای شیعە گۆڕاوە تەوازنی قودرەتیان زیاترە ئیمکاناتیان زیاترە پشتیوانی نێودەوڵەتی زیاتریان هەیە بەڕسمیەت ناسراون لەلایەن وڵاتانی ناوچەکەوە هەتا لەلایەن ئەمریکا و غەربەوە بەڕسمی ناسراون قودرەتێکی چەکێکی ئێجگار زۆریان هەیە لە 16 ئۆکتۆبەرە هاتن لە ماوەیەکی زۆر کەما کەرکووکیان داگیر کرد کێشەکە کێشەی دەسەڵاتە لەسەر جوغرافیایەکی سیاسی کە بەدەستیانەوە دەیانەوێت یەکێتی و پارتی ئەوە ڕاستەکە پارتی کاڵێ مەسەلەی سەروەری هەرێمە کاڵێ مەسەلە سەروەری هەرێمە مەسەلە سەروەری دەسەڵاتی خودی یەکێتی و پارتیە نەک دەسەڵاتی خەڵک یا هەرچی شتێکی تر دەیانەوێت دەسەڵاتی یەکێتی و پارتی کەم کەنەوە لەسەر مەسەلەی بودجە لەسەر مەسەلەی پول لەسەر مەسەلەی چەکداری لەسەر مەسەلەی خاڵە سنووریەکان چێ زۆرتر بۆ خۆی ببە. ئایندەی ئەم دۆخە بەرەوکوێ دەڕوات ئەکرێت چی چاوەڕوانیەکمان هەبێت لە ئەنجامی ئەم دانوستانە بێ کۆتاییانە و ڕێکەوتنیان ڕێنەکەوتن ئەگەر لە مناڵێکی دەستفرۆشی شێخەڵایان مزگەوتی گەورە بپرسی بڵێ ئەم وەزعەکەی چاگەبێ یەک قسەی سادەکەنڵێن هەتا ئەمانە لەسەر دەسەڵات بن ئەم وەزعە چانابی هەر بخوێن بۆیە بەڕاستی ئومێدگرێدان بەوەی کە ئەمان ڕێک کەونیان ڕێک نەکەون چونکە پارە و سەرۆک و سامانی نەوت نوری مالیکی بیبە مقتەدا سەدر بیبە حەلبوسی بیبە یا بارزانی و تاڵەبانی بیبن بۆ خەڵکی کوردستان چ سفرەیەکەچێت چ پارێکەچێتە سەر سفرەکەیان بۆیە ئومێدگرێدان بەمانەوە کە ئەمانە چارەسەری کێشەکانەکە ئەمانە خۆیان بەشێکن لە کێشەکە بەشێک لەم سیناریۆ ڕەشەی کە لە عێراق هاتووە ئەمان خۆیان هێناویانە بۆیە چۆن کەسانێک کە خۆیان مسببی ئەم کارەساتە ئینسانیە ئەم بنبەستی حکوومەتی سیاسی و ئابووری و ئەم یەک هەڵوەشانەی کۆمەلگەی کوردستان و عێراق بن چۆن دەتوانن ئەمانە ئەمنی و ئاسایش و خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی عێراق بێنە پێشەوە بۆیە ئەمانە کۆست بن لە ڕێگەی هەر جۆرە ئاڵوگۆڕێکە بە قازانجی خەڵک ئەگەر قەرابی ئاڵوگۆڕێک ڕووبات دەبێ ئەمانە لا بگرێن لەسەر ئەم ڕێگەیە وانش بە شۆڕشی کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی بەشمێنێتی عێراق و کوردستان دەکرێ کە بە بڕای من کۆمەلگەی کوردستان پێی ناوەتە ئەم قۆناغە پێویستە بە ئەمەلی چی بکرێت چونکە فەرمانبەران لە کوردستان موچان پێ نادرێت دەوترێت کە بەغداد بودجەی هەرێمی کوردستان نانەرێت و نوێنەرانی حکوومەت لە هەوڵدان بۆ ئەوەی کە بتوانن ئەم موچەی فەرمانبەران بێنن بەکردەوە ئێستا لە کوردستانە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە لانی کەم خەڵکی بتوانێت بە موچەکانیان بگەن خەڵکی دەبێ بەڕاستی ئەگەر بەتەمای ئەوەن یەکێتی پارتی لە بەرژوشواچەوەی ڕێکەوتنێکە پوڵەکانیان و پارێزراوەکانیان بۆ بژێڕنەوە نایگەڕنەوە تۆ تەماشاکە نرخی بەرمیلە نەوت گەیشتە سفر ئەمان گوتیان بەهانەی ئەوەی کە موچەریە کاکە لە نرخی نەوت دابەزیوە ئێستا نرخی نەوت گەیشتۆتە $60 و ئەوانە دەبێت لە دەوری یەکتری کۆبنەوە ڕێکخراوی سەربەخۆی خۆیان پێک بێنن خۆیان ئامادەکەن بۆ نەبەردی جەماوەری بۆ ڕاماڵینی دەسەڵاتی یەکێتی و پارتی هیچ ڕێگەیەکی تر نییە. بەڕێستایر حەسەن زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی کە پێت داین وەڵامی پرسیارەکانی ئێمەدایە. زۆر سپاس بۆ
بینەرانی ئازیزی پێشەنگ TV بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان. کۆچی دوایی نەوەل سەعداوی دووبارە لە دەستگاکانی ڕاگەاندنەوە وێنە و ناو و چالاکی ئەوی هێنایەوە ئاراوە. ئێمە پێمان خۆشە بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بە کار و چالاکیەکان و کاریگەریەکانی نەوەل سەعداوی گفتوگویەک لەگەڵ بەڕێز ئاڵا فەرەج هەڵسوڕاوی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان بکەین و هەروەها سەبارەت بە ئەوەی کە تورکیا لە ڕێکەوتنامەی ئیستانبول کشایەوە لەسەر ئەمەش گفتوگۆ دەکەین و هەروەها ڕێپۆرتاژی تایبەتیشمان سەبارەت بە بابەتانە بۆ ئامادە کردوون. پێش ئەوەی کە بچینە سەر گفتوگۆکانمان لەگەڵ ئاڵا فەرەج پێم خۆشە لێرەوە پیرۆزبایەکی گەرم لە ڕێزیان بکەم سەبارەت بەو خەڵاتی کە لە فنلەندادا پیان بەخشرا وەکو خەڵاتی یەکسانی و هاوتایی و دژی هەڵاواردن. بەڕێز ئاڵا فەرەج سپاس کە میوانداری ئێمەت قبول کردو و پیرۆزبایەکی زۆر بۆ وەرگرتنی ئەو خەڵاتت لە بەرامبەر کاری درێژخایەن و چالاکیت لە مەیدانی یەکسانی خوازی و هاوتایی مرۆڤەکان و وەستانەوە لە بەرامبەر هەڵاواردندا. زۆر سپاس بۆ هاوڕێ بنەرگیان، زۆر سپاس بۆ پیرۆزبایەکە و هەڵبەتە ئەو خەڵاتی کە من سەبارەت بەوەی کە کەسی یەکەمی ساڵ بم لە فنلەندایە سەبارەت بە مەسەلەی یەکسانی هەستێکی خۆش بوو سەرەڕای ئەوەی کە چەندەها کەسانی تری پێشکەوتن خواست هەیە لەم کۆمەڵگایەشە کە شایانی ئەو خەڵاتم هیوادارم بۆ ئەو کەسانە بێت کە شایستەی ئەو خەڵاتە. زۆر سپاس. مەرگی نەوال سەعداوی دووبارە وێنە و کار و چالاکی ئەوی هێنایەوە مەیدان. پێش ئەوەی کە پرسیاری زیاتر بکەم لەگەڵ ئێوەدا بە ڕێپۆرتاژێک لەم بارەیەوە ببینین. ژنە یاخیەکەی جیهانی عەرەبی کۆچی دوایی کرد. کەناڵەکانی ڕاگەیاندن بڵاویان کردەوە کە نەوال سەعداوی ڕۆژی یەکشەممە 21 مارس لە تەمەنی 89 ساڵیدا کۆچی دوایی کردو، جارێکی تر ناو وێنە و کارنامەی ژیانی ئەم ژنە خەباتکارە بە فراوانی کەناڵەکانی ڕاگەیاندنی جیهانی و عەرەبی داگرت و لە کوردستانیش ڕەنگی دایەوە. بەڵام نەوال سەعداوی کێ و ناوبانگی بۆچی دەگەڕێتەوە؟ هەوڵ دەدەین کورتە پێناسەیەکی بکەین. نەوال سەعداوی نووسەر و هەڵسوڕاوی ناوداری بزوتنەوەی ژنانە. ئەو وەک ژنێکی یاخی لە دنیای عەرەبیدا ناسراوە، یاخی لە ستەم و چەوسانەوە و ناڕازی بە هەر جۆرە تونند و تیژی و جیاکاری و دەستدرێژیەک کە دەکرێتە سەر ژنان و مافەکانیان. نەوال سەعداوی خاوەنی چەندین کتێب و وتارە کە بە 40 زمانی دنیا وەرگێڕدراوە. ئەو هەڵسۆڕاوێکی چالاکی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان و داکۆکیکاری سەرسەخت بوو و وەک هەڵسۆڕاوێکی خۆشەویست لە ناو ژنانی زەحمەتکێشی شارەکانی میسردا ناسراوە. خزمەتەکانی ئەو وەک پزیشکێک چ لەباری دەرونی و چ لەباری جەستەییەوە، هەروەها تێکەڵاوبوونی لەگەڵ ئێش و ئازارەکانی ژناندا ئەوی وەک کەسایەتێکی جەماوەری جێخستووە. لەلایەکی ترەوە ڕاوەستانەوە بە دژی فەرهەنگی ئاینی و پیاوسالاری و ڕەتکردنەوەی هەموو ئەو یاسایانەی کە ژنانی وەک کۆیلە و هاوڵاتیانی پلەدوو ناساندووە، ئەوی وەک چالاکەوانێکی سیاسی و لایەنگەر بۆ بزوتنەوەی یەکسانی خوازی بەرجەستە کردووە. بەم هۆیشەوە ڕوبەڕووی زیندان و هەڕەشەی کوشتن بووەتەوە و ناچار کراوە بەوەی کە وڵات بەجێ بهێڵێت. نەوال سەعداوی لە گوندێکی بچووکی نزیک شاری قاهیرە لە ساڵی 1931دا لە دایک بووە. ئەو لە تەمەنی 12 ساڵیدا بووە کە کاتێک دیاردەی خەتەنەی کچانی بیستووە لە نێو خێزان و گەڕکەکاندا. نەفرەتی لە فەرهەنگی پیاوسالێری کردووە و بەردەوام لەگەڵ بیر و بۆچوونی ئیسلامی بەرەو ڕووبووەتەوە و لەم بوارەشدا کتێب و وتاری نووسیوە. ئەو دەڵێت خەتەنەی کچان ئامرازێکە بۆ ستەم و سەرکوتی ژنان. سەعداوی ڕاوەستاوەتەوە لە بەرامبەر ڕەوتە ئیسلامیە سیاسیەکاندا کە هەوڵیان داوە بۆ سەپاندنی شەریعەت بەسەر یاساکاندا و لە بەرامبەریشدا خوازیاری جیایی دین لە دەوڵەت و پەروەردە بووە و داکۆکی لە سیستەمێکی سکۆلار و دامەزراو لەسەر مافی هاوڵاتانی یەکسان کردووە. هەروەها نەیارێکی سەرسەختی حیجابی بە زۆری منداڵان و کچان بووە. لە تەمەنی 10 ساڵیدا بووە کە خێزانەکەی ویستویانە بیدەن بەشوو
بەڵام ئەو بەرگری کردووە و ملی پێ نەداوە. لە ساڵی 1955دا دەبێتە پزیشک و هەوڵی بۆ خزمەت و فریاکەوتنی ژنان دەست پێ دەکات. لە ساڵی 1972دا کتێبی ژن و ڕەگەز بڵاو دەکاتەوە. 3 ساڵ دواتر بەسەرهاتی ئەو ژنەی کە لە چاوەڕوانی لە سێدارەداندا بوو لە شێوەی ڕۆمانێکدا دەنووسێت بە ناوی ڕاپۆرتی ژنێک لە خاڵی سفردا. لە ساڵی 1970دا کتێبی ڕووی شاراوەی حەوا بڵاو دەکاتەوە کە باس لە ڕیشەی کوشتنی ناموسی و لەشرۆشی ژنان دەکات. لە ساڵی 1970دا بەهۆی باوەڕەکانیەوە لەلایەن دەسەڵاتەکەی ئەنوەر ساداتەوە بە 3 مانگ زیندانی دەکرێت. سەعداوی دواتر لەلایەن گروپە ئیسلامیەکانەوە هەڕەشەی تیرۆری لێ دەکرێت و ناچار دەبێت ڕووبکاتە ئەمریکا تا ساڵی 1996 لەوێ دەمێنێتەوە و پاشان دەگەڕێتەوە بۆ میسر و چەندین بەرهەمی تر بڵاو دەکاتەوە. لەوانە ڕوخساری ڕووتی ژنانی عەرەب، خۆشەویستی لە سەردەمی نەوتدا، ژن و ئاین و ئەخلاق، بنیادگەرایی لە دژی ژنان، دوو ژن لە جەستەی ژنێکدا، بیرەوەریەکانی ژنێکی پزیشک و چەندین وتاری تر. لە دیدارێکیدا لەگەڵ کەناڵی BBC لە ساڵی 2018دا کاتێک کە پێشکەشکاری بەرنامەکە پێی دەڵێت کە ڕخنەکانت توندە و گونجاو نییە، لە وەڵامدا نەوار سەعداوی دەڵێت نا دەبێ ڕۆشنتر و تونتر ڕخنە بگرین چونکە خەریکە دنیا بەسەرماندا دەڕوخێنن. ئێمە پێویستمان با کەسانێکە بە دەنگی بەرز لە دژی نائەدالەتی قسە بکەن. من بە دەنگی بەرز قسە دەکەم چونکە لەم دنیاە تووڕەم. نەوال بەهۆی چالاکیەکانیەوە چەندین جار بەڵگەنامەی شانازی پێبەخشراوە. ئەو لە ساڵی 2020دا لەلایەن گۆڤاری تیمەوە وەک یەکێک لە 100 ژنە ناودارەکانی جیهان خەڵات کراوە. لە شۆڕش و ڕاپەڕینەکانی میسر و بەهاری عەرەبیدا چالاک و هەڵسوڕاوە. ئەو تا دواکاتەکانی ژیانی بۆ باوەڕەکانی خۆی تێکۆشا و لە دژی نایەکسانی و ستەم و نائەدالەتی خەباتی کرد. سەرڕای هەر سەرنجێک لەسەر بۆچوونەکانی هەبێت، بەڵام ناوی ئەو وەک ژنێکی یاخی و خەباتکاری جوڵانەوەی یەکسانی خوازی ژنان دەمێنێتەوە. بەرز و بەڕێز بێت یادی نەوال سەعداوی و هەموو ئەو ژنانەی بۆ ئازادی و یەکسانی تۆکۆشان. بەڵێ ئاڵا فەرەجەوەی بینیمان ڕێپۆرتاجێ بوو لەسەر ژیان و کار و چالاکی نەوال سەعداوی. پێم خۆشە بپرسم کە ئێوە وەکو هەڵسوڕاوێکی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان و پیاوان چۆن کار و چالاکیەکانی ئەو هەڵدەسەنگێنن؟ سەرەتا من ئەوە بڵێم کە دکتۆرە نەوال سەعداوی هەڵبەتە لەبەر ئەوەی کە کار و خەباتێکی زۆر تڕوپڕی کردووە بۆ بەتەسێنانی مافەکانی ژنان و خەباتی توندی کردووە بە تایبەتی دژی ئیسلام و ئیسلامی سیاسی، زۆر ڕۆشنایی خستۆتە سەر کێشەکانی ژنان لە وڵاتانی عەرەبیدا بە دەرەجەی یەکەم. لەو وڵاتانە بە تایبەتی کە بە زۆر کراون بە وڵاتی ئیسلامی ئەم هاتووە تەشخیصی یەک بە یەکی کێشەکانی کردووە. بۆیە من بە تەواوی تەقدیری زۆرم هەیە بۆ کار و خەباتی دکتۆرە نەوال سەعداوی، هەروەکو لە ڕیپۆرتاژەکەشا بینیمان. طبعا سەبارەت بە ڕیپۆرتاژەکە ڕیپۆرتاژێکی کورتە، بەڵام ئەگەر هەر ئەوە بتوانین تەماشای بۆ نمونە لە ڕێگەی گۆگڵەوە تەماشای ویکیپیدیاش بکەین، زۆر زۆر بە دوور و درێژتر زۆر باسی کارنامە و ژیانی ئەو ئەکا، تەنانەت ئەو کاتانەی کە دوور خراوە تەوانێت لە میسر، ئەو کاتانەی کە بەرامبەر جیهادیزمەکان بەرامبەر بە قانونەکانی شەریعەتی ئیسلامی کار و چالاکی کردووە، خەباتی کردووە، چەندەها کتێبی نووسیوە
بە چەندەها زمانی وڵاتانی دنیا ئەم کتێبانە وەرگێڕاون. جا بۆیە ئەوەی کە لە ڕیپۆرتاژەکەی ئەیبینین ئەوە بەشێکی بێت، بەڵام کار و خەباتی ئەو زۆر شتی بە کۆمەڵگای ئەوەی پێوترێت جیهانی عەرەبی، کۆمەڵگای وڵاتە شەرقیەکان ناسان، زۆر گرێوگۆڵەی کردەوانێ. ژنێکی بوێر، ژنێکی ڕادیکاڵ، ژنێکی فێمینیست بوو دکتۆرە نەوال. بۆیە هەر لەم بارەیەوانێ تەقدیری زۆر بۆ هەموو کار و خەباتێک کە ئەو کردێتی بەرامبەر بەو ئیسلامە سیاسی کە لە کۆمەلگای میسرا خۆی قوتە کردەوە، خۆی دەرەهێنا و بەرامبەر بە مافەکانی ژنان یەکەم زەربەکە ئەیدا و زەرەری ئەدات لە ژیانی دکتۆرە نەوال بوو. بەڵام دکتۆرە نەوال بە بۆنەی ئەوەی کە ورەیەکی بەرز، بە بۆنەی ئەوەی کە هیوایەکی زۆر بۆ بەدەستهێنانی قانونێکی سکۆلار لە کۆمەلگای میسردا، هەر بەو هۆیەوە توانی هەتاوەکو لەحزەکانی مردنیشی تا دواساتی ژیانی بەردەوام بێ لە خەبات و کار و چالاکیەکانی بۆ بەدەستهێنانی یاسای یەکسانی. ئەمێ بپرسم کە کاریگەریەکانی لە چی ئاستێکا بوو؟ وەکو بینیمان ئەو لە هەفتاکانەوە لەم بابەتانەوە دەنووسێت، چەندین کتێبی جۆرە و جۆری دەرکردووە، هەتاوەکو ئەوەی کە لە خۆپشاندانەکانی بەهاری عەرەبیدا بەشدار بوو و زۆرێک لە کار و چالاکی تر. کاریگەریەکانی چەندێک بووە لە جیهانی عەرەبی و ئەگەر باسێکیش لە کوردستان بکەین؟ بەڵێ، هەڵبەتە ئەو کاریگەریانەی کە هەی بووە سەبارەت بە جیهانی عەرەبی، دژی سیاسەتی جیهادیزم، ئیسلامیە توندڕەوەکان، ئەم زۆر ڕادیکاڵانە تەسیری کردوتە سەر ژیانی ژنان. چونکە دکتۆرە نەوا سەعداوی بەخۆی و قەڵەمەکەی و بەخۆی و ڕەخنەتیژەکانیەوانە لەو قانونە ئیسلامیانە، لەو کولتورە دواکەوتۆ زیان بەخشەی کۆمەلگا، ئەو هەمیشە قەڵەمەکەی لە دژی ئەو کارنامە ڕەشانە بوو، ئەو چەسانە ژنان و ئەو ستەمکێشەی دژ بە ژنان دەکرا لەلایەن نیزامەکان یەکبەیەکەکانی ئەو وڵاتانەوە، ئەو حکوومەتانەوە. بۆ نمونە دکتۆرە نەوا سەعداوی لەو کتێبەیە کە لە ڕیپۆرتاژەکەشە ئیشارەی پێ ئەکا، ئەلئونسا وەجنس، هاتووە ئەو شتانە باز دەکات بۆ نمونە مەمنوع کراوە باسکردنی ئەو شتانە، مەسەلەی سێکسی کچان، مەسەلەی سێکسی ژنان باسکردنی وەکو تاپوو بوو، وەکو ئەوەی کە نابێ بە هیچ شێوێک باز بکرێت. ئەمە ئەم لە ڕێگەی نووسینی ئەو کتێبانەیەوە و ئەو کتێبانەی ئەو کە خۆی کردووە بە ناوماڵی زۆربەی زۆری خەڵکیانی کۆمەلگای عەرەبیە و لەگەڵ کۆمەلگای کوردیسا، لەو ڕێگەیەوە کاریگەرێکی زۆر باشی داناوە. بۆ نمونە چەندەها ژنی تری هوشیار کردوتەوانێ بە مافەکان. بۆ نمونە ئەو خۆ یەکێک بۆ لەوە کە یەکەم کەس بووە دژی خەتەنەی کچان جەنگیوە، قسەی کردووە، کتێبی نووسیوە. هەروەها بێجگە لەوە سەبارەت بەوەی کە ژنان بۆ ئەوە لە کتێبی حەواکەیە باسی ئەکا، کچان بۆ ئەوە دروست نەکراون وەکو ئەمڕازێ بۆ ئەوەی کە پیاوان، ژنان ئینسانێکن، ئەوانیش ئینسانێکن هەر وەکو پیاوان، ناوی ژنیان لێنراوە. بۆیە کە ئەو وشتێتی مەسەلەی یەکسانی ژن و پیا و باستا لە کۆمەلگادا، ئەمە کۆمەلگای بردۆتە ئاستێکی ترەوە. یعنی بیهێنە پێش چای خۆ، ئەگەر لە سەقافەتی عەرەبیە لە کۆمەلگای وڵاتە عەرەبیەکانە کەسێکی ئاوا ناسرا و بەرجەستە شخصیەتی سیاسی نەبوایە، ئەو کاتە کۆمەلگاکە بە ئاخارێکی تری ئەو پڕی دواکەوتی و ئیسلامیزم ترە ئەڕۆیشت. ئەوەی بڵێن ئەوەنەیە گەڕێتەوە بۆ کوردستانی عێراق، ئەسکە من خۆم بۆ نمونە لە سەدەی پێشوە لە ساڵانی هەشتاکان بە تایبەتی بیرمە بە حکمی ئەوەی کە تەمەن و ئەوانە مەجموعەیەک بووین، بڵین وەکو کەسانی مسەقف و ئەوانە کتێبەکانی دکتۆرە نەوالمان ئەخێنەوە. بۆ نمونە مەسەلەی پەردەی چێنی لە کتێبەکانی ئەوە زۆر ئازایانە باسی ئەکا. زۆر باشبیرم نیەت کە لەگەڵ هاوڵەکاننا ئەو کاتە باسی ئەوەمانە کرد کە دکتۆرە نەوال ئەڵێ
ئەگەر ژنان بە پەردەی بەکارەوانێ شەرەفیان دیاری ئەکرێ خۆپیاوان پەردەی بەکارەیان نییە کەواتە پیاوان شەرەفیان نییە لەگەڵ ڕێزما بۆ هەمووانێکیان لەیەکە بەم سوپڵا یعنی شەرەف هات مەفهومی شەرەف کۆنسێپتی شەرەفی چی کردەوە یای بە کۆمەلگا شەرەف ئەوە نییە کە هەبوو بەڵێ نەپسراوە بە ئەندامی زاوزەی ژنان یا پیاوانەوە شەرەف ئەوە نییە نەخێر بەڵام لە شەریعەتی ئیسلامە لە لای ئیسلامیەکان کاتێک کە باسی شەرەف ئەکرێ یەکسەر ئەبێ بگەڕێیتەوانێ بۆ ئەندامی زاوزەی ژنان ئەوان ڕەبتیان کرۆ بۆ بەڵام دکتۆرە ناوال سعداوی یەکەم کەس بوو کە هات لەم چەمکەی کۆڵیەوە بە ڕەخنەتیژەکانی ڕەخنەی زانستیانە ڕەخنەی کۆمەلگا و دژی ئەمە وەستایەوە ئەمە نەوعە ڕۆشنگەریەک بوو کە هێنای بۆ وڵاتانی شەرقی ئەوسەط بە کوردستانی شەوانێ دێتکە لەوە مەسەلەی کوشتنی ناموسی هات دیسانەوە مەسەلەی ناموسیشی کردوانێ دێتکە لەوە خەتەنەی کچان ئەنواعەکانی کەسی زەرەرێک لە هەموو ژیانی ئەو ژنانە و ئەو کچە گەنجانە ئەو کچە مناڵانی کە خەتەنە کراون و کۆمەلگا بە ئاسانی ئەم قێزەونا بەکار ئەهێنێ دژی کچان لەبەر ئەوەی کچان بە سەفر هەتا لە کتێبەکە ئەڵێ کچان بە سەفر حساب کراون بۆیە بە هیچ شێوەیە بۆیان نییە زەوقی سێکسی لە ژیانی سێکسیانە ببینن بەڵام ئەم هات لەمەیە ئەم هات ڕەخنەیەکی زۆر زانستیانەی یا بە مەوزوعی بزوتنەوەکە کە بزوتنەوەی یەکسانی خوازی چەند هەنگاوێک لەم کۆمەلگانە بردە پێشەوە پێم خۆش بوو زۆر زیاتر قسە لەسەر کار و چالاکی و کاریگەریەکانی نەوال سەعداویمان بکردایە بەڵام بەداخەوە کار دەرفەتمان نایە و زۆر بابەتی ترمان لە بەردەستایە بەڵام پێم خۆشە لەگەڵ تۆیە بەردەوام بین لەسەر مەسەلەی کشانەوەی تورکیا لە هاوپەیمانێتی ئەستەمبول لەم بارەیەشەوە بە سەرەتا ڕێپۆرتاژێکی کورد ببینین دواتریش لەسەر ئەوە پرسیارم دەبێت بینەرانی ئازیز هاوکارم سوهام حسێن ڕێپۆرتاژێکتان لەسەر کشانەوەی ئەردوغانی تورکیا لە هاوپەیمانێتی ئەستەمبول پێشکەش دەکات فەرموون ئازیزان لەم ڕۆژانەدا بڕیاری کشانەوەی ئۆردۆگان و حکوومەتەکەی لە پەیماننامەی ئەستەمبول کە تایبەتە بە ڕاوەستانەوە بەرامبەر بە تونند و تیژی لەسەر ژنان بووە یەکێک لە هەواڵە گەرمەکان و بە دوای خۆشیدا ناڕزایەتی فراوانی ناوخۆی و دەرەکی هێنایەکایەوە بە دوای هەوڵی چەند مانگەی حزبەکەی ئەردۆگان و ژمارەیەکی تر لە گروپی ئیسلامی لە ڕۆژی شەممە ڕێکەوتی 20 مارچ ئەردۆگان بڕیاری کشانەوەی لە پەیماننامەی ئەستەمبول ئیمزا کرد کە تورکیا بۆ ماوەی 10 ساڵە پابەتبوونی خۆی بەم پەیماننامەیەوە ڕاگەیاندبوو پەیماننامەکەی ئەستەمبول چییە؟ لە ساڵی 2010دا لیژنەیەک لە وەزیرانی دادی ئەوروپا تیمێکی پسپۆڕیان ڕاستبار تا پەیماننامەیەک ئامادە بکەن لەبارەی توندوتیژی خێزانی بۆ سەر ژنان و چۆنیەتی بەرگرتن بەو تاوان و دەستدرێژیانەی کە دەکرێتە سەر ژنان لە ئەوروپا و تورکیا لە ئەکەمدا تیمەکە لە ساڵی 2010دا پێشنووسێکی ئامادە کرد بە مەبەستی ئیمزاکردنی پێشنووسەکە لە مانگی ئەیاری ساڵی 2011دا کۆبوونەوەی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا بە بەشداری حکوومەتی تورکیا لە شاری ئەستەمبول سازکرا و هەر لەوێش 12 وڵات ئیمزای کرد و 34 وڵاتی تر پێوەی پەیوەست بوون لە نێویاندا تورکیا لە ڕیزی پێشەوەی وڵاتانی پابەند بوو بە پەیماننامەکەوە پەیماننامەکە جگەلەوەی چوارچێوەیەکی یاسایی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لەسەر ژنان داڕشتووە ئەو وڵاتانەش کە ئیمزایان لێداوە پابند ئەکات بە پەیڕەوی لێ بکەن هاوکاتدان بەوە دانێت کە توندوتیژی بەرامبەر ژنان تاوانە و پێچەوانەیە بە مافەکانی مرۆڤ و ئەنجامدەرانی ئەبێت لەگەڵ سزای یاسایی ڕوبەڕوو ببنەوە هەروەها توندوتیژی لەسەر ژنان جۆرێکە لە هەڵاوردن و جیاکاری لەسەر بنەمای ژنبوون پەیماننامەکە بە ڕۆشنی هەموو جۆرەکانی توندوتیژی لەسەر ژنان پێناسە و بەرجەستە کردووە لەوانە توندوتیژی فیزیکی دەرونی توندوتیژی سێکسی دەستدرێژی سێکسی و هاوسەرگیری بە زۆر خەتەنەی کچان و منداڵ لە بەربردنی بە زۆر و نەزۆکردنی ژنان هەروەها کوشتن بە بەهانەی ناموسی و هەموو جۆرەکانی ئازاردانی سێکسی و جەستەیی
پاساوەکانی دەوڵەتی تورکیا و گروپە ئیسلامیەکان بۆ کشانەوە لە پەیماننامەکە ئەوەیە کە یاسای توندوتیژی لە دژی ژنان و ئەو سزانەی دانراوە دەستی ژنان بەسەر پیاواندا زەڵ دەکات و لێرەشەوە پێکاتەی خەزانەکان لە بەریەک هەڵدەوەشێنێتەوە و بوار بۆ بەرەڵایی ئەکاتەوە. لە لایەکی ترەوە هەندێک لە پیاوانی ئاینی و گروپە کۆنسەرڤەتیڤەکان باز لەوە دەکەن کە پەیماننامەی ئەستەمبۆڵ مەیلی جنسگەرایی لە کۆمەڵگەدا پەرە پێدەدات و دیاردەی نەشازی جنسی ڕسمیەت پێدەدات. ئەمەش لەگەڵ بەهاو سونەتی پیاوانەی کۆمەڵگەی تورکیادا ناکۆکە. ئەمە لە کاتێکدایە کە تەنها لە ماوەی ئەم سێمانگەی ساڵی 2021دا 409 ژن بە بەهانەی شەرەف لەلایەن باوک و براومێردەوە کوژراون. ئەمانە جگە لەو ئامارانەش کە وەک سکاڵا تۆمارکراون و ئاماژە بۆ توندوتیژی و دەستدرێژی بۆ سەرژنان کراوە لە خێزان و لە نێو کۆمەڵگەدا. ئامانجی ئەردۆگان و حکوومەتەکەی لەم هەنگاوە بە پلەی یەکەم ئیسلامیزەکردنی کۆمەڵگەی تورکیا و دەستبردنە بۆ بنکۆڵکردنی پایەکانی سکۆلاریزم لەو وڵاتەدا. لە لایەکی تریشەوە سەرکوتی کۆمەڵگەیە لە ڕێگەی بێدەنگکردنی نیوەیەوە کە ژنانن. ئەویش لە دۆخێکدا کە قەیرانی ئابووری یەخەی بەم وڵاتە گرتووە و تا دێت ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە دژی بێکاری و هەژاری و داڕمانی بەهای دراوی تورکی پەرەدەسانێت. هەروەها ئەردۆگان ئەم هەنگاوە مەسەلەی ژنان و مافەکانیان دەکاتە وەرەقەیەک بۆ مامەڵە و سەوداکردن لەگەڵ یەکێتی ئەوروپادا، بە تایبەتی کە مەسەلەی مافەکانی مرۆڤ بۆ ئەوروپا پێوانەی ڕێکەوتنە. بەڵام هەر لە یەکەمین ساتەکانی ئاشکرابوونی ئیمزای کشانەوە لەلایەن ئەردۆگانەوە لە پەیماننامەی ئەستەمبۆڵ، ناڕەزایەتیی فراوان چ لە ئاستی ناوخۆ و چ لە دەرەوەدا سەریان هەڵدا. لە ناوخۆدا ژنانی پەرلەمانتار بایکۆتی کۆبوونەوەکانیان کرد و یاداشنامەیەکی ناڕەزایەتیان گەیاندە سەرۆکایەتی پەرلەمان. هەروەها لە بەشێکی زۆر لە شارەکانی تورکیا خۆپیشاندانی جەماوەری بە دژی بڕیارەکە ناوەندی شەقامەکانی گرتەوە و ڕق و تووڕەیی بەڕووی دەسەڵاتداراندا باراند. لە هەمان کاتدا زانکۆ گەورەکانی وەک ئەنکەرە و ئەستەمبۆڵ ماگرتنیان ڕاگەیاند و دەرگاکانیان داخست. لە ئاستی دەرەوەشدا سەرەتا ماریا پشکی نۆیچ سکرتێری ئەنجومەنی یەکێتی ئەوروپا ناڕەزایەتی خۆی بەرامبەر بەم بڕیارە دەربڕێ و ڕاگەیاند کە ئەم بڕیارە نەک هەر ژنانی تورکیا بەڵکو ژنانی سەرانسەری ئەوروپا لە بەردەم مەترسێکی گەورەدا دادەنێت. نوێنەرینەتەوەی گرتوەکانیش وێ ڕاینیگەرانی خۆی لەم هەنگاوی دەوڵەتی تورکیا ڕایگەیاند کە سەلامەتی و پارێزراوبوونی ژنانی تورکیا لە ئەستۆی حکوومەتەکەیدایە. سەرۆکۆماری ئەمریکا جۆ بایدن ڕایگەیاند کە ئەم بڕیاری حکوومەتی تورکیا پاشەکشەیەکی گەورەیە بۆ کۆتایی هەنان بە توندوتیژی لە دژی ژنان. جێگەی ئاماژەیە کە توندوتیژی لە دژی ژنان لە ژێر سایەی حکوومەتە ئیسلامەکەی ئەردۆگاندا دیاردەیەکی بەربڵاو و ڕۆژانەیە و هەفتەنیە کە وێنەیەک یان ڤیدۆیەک لەبارەی کارەساتەکانی کوشتن و توندوتیژی لە دژی ژنان لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاو نەکرێتەوە. بەڵێ بەڕێزان، ئەوەی کە بینیتان ڕێپۆرتاژێک بوو سەبارەت بە کشانەوەی تورکیا لە هاوپەیمانێتی ئەستەمبۆڵ. ئاڵا فەرەجەگەر لەو پرسیارە سادیەوە دەست پێ بکەم کە ئەمە بەکردەوە چی دەگەیەنێت؟ ڕێکەوتنامەی ئەستەمبۆڵ لە ساڵی 2011دا بوو ئەو ڕێکەوتنامەیە کرا و چەندەها وڵات لەو ڕێکەوتنامەیان و تورکیاش وەکو یەکێک لەو وڵاتانە لە ڕێکەوتنامەی ئەستەمبۆڵا بووە و ئەو ڕێکەوتنامەیە کە پێمان ئەڵێت ژنان نابێت توندوتیژیان لە بەرامبەرا بەکاربهێنرێ. ئێستا کە حکوومەتەکەی ئۆردوگان ئیمزای کردووە ئەڵێ ئێمە لەو ڕێکەوتنامەی نەدەرەوە ئەمە بەڕاستی سیاسەتێکی هەرە کۆنەپەرستانەی ئۆردوگانیزمە و حکوومەتەکەی کە ئەوێت دیسانەوانێ یاساکانی سەڵتەنەتی عوسمانی بێنێتەوانێ مەیدان بیاتەوە بە کۆمەڵگا و جارێکی کە ئەوێتەوە ئارایشێک بداتەوانێ بە دەسەڵاتە ڕەشەکەی دەسەڵاتە دژە ئینسانیەکەی لەسەر حسابی ژیان و چارەنووسی ژنانی تورکیا.
ئەو یەت ئەم کارە ئەکات بە ناوی ئەوەی کە هاوڕەگەزەکە با بڵین هۆمۆسێکسواڵەکان نابێت بێن ئەو کارە بکەن. ئێمە زۆر مافمان ناوە بە ژنان، بەڵام ئێمە بۆیە دەرەوانێت بەتابەتی لەسەر ئەو خاڵک بڵین هەمجنسەکان لە قانونە نابێت ئەوانە مافیان بدرێتێ، بەڵام ئەمە یەک هێرشی گەورەیە دژی هەموو مافە ئینسانیەکان و بە تایبەتی مافی ژنان. یەک ئەو ئەڵێ پێویست دەکات کە ژنان لێیان بدرێت، پێویست ئەکات ژنان سەلاقی خوێن بکرێن، ژنان بۆیان نییە لە ئاستی مافەکانی خۆیانە هیچ قسەیەک بکەن، بۆیان نییە داواکاریەکانیان بەرزکەنەوە، با ژنان بکوژرێن. ئەمە ئەو پەیامە بە خەڵکی تورکیا ئەدات کە ئەمە نەک هەڕەشەیەکە بۆ سەر ژنانی تورکیا، هەڕەشەیەکی گەورەیە بۆ هەموو مافەکانی ژنانی جیهان. لە تورکیا ناڕەزاتی زۆر بەرامبەر بەم بڕیارە هاتوتە ئاراوە وەکو بینیمان، چەندێک ئەم ناڕەزایەتیانە ئومێدی ئەوەی لێ دەکرێت کا بەسەرکەوتن بگات و چەندێک قابلی شایستەی پشتیوانیە؟ ئەو ڕێکخراوانەی کە لە تورکایە هەن بە ڕێکخراوە فمینیستەکانەوە، بە ڕێکخراوە ڕادیکاڵەکانەوانێ، ڕێکخراوە ئازادی خوازەکانەوانێ، بەڵێ ئەترازی زۆریان دەربڕیوە، بەڵام ئەگەر بێت و لە وڵاتانی ترە بە تایبەتی ئەو وڵاتانەی کە لە مەجلیسی ئەوروپان و لە ئیتحادی ئەوروپیان ئەگەر بێت و ئەوانە ڕێکخراوەکانی ژنان بە تایبەتی نەیەنەدان، لەوانەیە ژنان لە تورکایە چۆنەڵێ یەکدەست بمێنەوە و خۆیان لەناو خۆیانە ئەتوانن ئەتیراسکەن، بەڵام لەوانەیە تووشی سەرکوتی نیزامە گەندەڵەکەی ئۆردوگان بنەوە، لەوانەیە تووشی میلیتانت بنەوانێ. بۆیە ئەگەر بێت و بەو شکڵە جواب بدرێنەوە، ئەو کاتە دیسانەوە هەڕەشەکان هێرشەکان زۆر زیاتر دەبێت بۆ سەر ژنانی تورکیا. بۆیە ئەوە ئەرکی هەموو ژنان و پیاوانی ئازادی خوازە کە بێنادەن لە بەرامبەر ئەو هاتنە دەرەوەیەی حکوومەتەکەی ئۆردوگان لە ڕێکەوتنامەی ئەستەمبۆڵ، چونکە ئێستا لە هەموو دنیادا تەنانەت لە کوردستانیشە ئەگەر وەکو شکلیش بێ زۆر جار لە 25 دەیە یەن تەلەڤیزیۆنەکان و میدیاکانیان ئەڕازێنەوانێ بە دژی تونند و تیژی ژنان. ئەوە هیچ بزوتنەوەکەی خۆمان بزوتنەوە یەکسانی خوازی ژنان و حزبی کۆمۆنیستی کرێکاری هەموو ئێنەرجی خستۆتە سەر ئەو مەیدانە، چ لەو ڕۆژانەیە و چ وەکو سەنگەر و مەیدانێکی خەباتی ئێمە لە مەسەلەی ژنانە. بەڵام ئەو ڕێکخراوانەی تریش ئەگەر بێت و چ لە تورکیا چ لە شوێنەکانی تر ئەم خەباتە نەکەنە خەباتێکی ڕۆژانە و ئەگەر بێت و هیچ پەیوەندیدار نەبێ بە خەباتێکی جیهانی وڵاتەکانی ترەوە خەباتی بزوتنەوە یەکسانی خوازیەوە، ئەو کاتە بەداخەوە ئەتوانم زۆر بەڕاستکاوانە بڵێم تووشی هێرشی ئیسلامیەتم دڕاوەکانە بنەوە. مەڕێز ئاڵا فەرەج هەڵسوڕای بزوتنەوە یەکسانی خوازی ژنان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی کە پێت داین. زۆر سپاس بۆ تۆ بنەرگیان، زۆر سپاس بۆ گێرگرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ.
بینەرانی ئازیز هەر بۆ بەرزڕاگرتنی یادی نەوەل سەعداوی بە گرنگی دەزانین سەرنجتان بۆ بیستنی گفتوگۆیەکی کورتی نەوەل سەعداوی ڕاکێشین کە لە یوتیوبە وەرمانگرتووە و ژێرنووسی کوردی هەیە. فەرموون بینەری بن. دكتورة نوال السعداوي نقطة بداية. أعتذر، ممكن لسان حالك يقول أعتذر عن قول تحجيب المرأة باسم الإسلام يوازي تعريتها باسم التجارة. التعرية والتغطية وجهان لعملة واحدة تماما. المرأة اللي بتتعرى يعني بتقول أنا بفكر في الجنس، والمرأة اللي بتتغطى يعني معناها بتفكر في الجنس. يعني بتسوي المحجبة بالعاهرة؟ بتفكر، لا انت بتستنتجي حاجات. انا بقول فكرة التعرية ده نظام سياسي. المرأة ضحية، المرأة اللي بتتعرى او اللي بتتغطى هي ضحية مجتمع رأسمالي طبقي أبوي ذكوري، يا إما بيعاريها عشان يتاجر بيها في السوق، يا إما يغطيها يتاجر بيها في الدين أيضا. واللي بتتغطى رغبة منها أو بتتعرى رغبة منها بقرارها؟ الأطفال بيتغطوا بقرار منهم. بلاش الأطفال، حد بيحط مكياج بقرار منه؟ لا، أمال بقرار لا، إحنا كلنا تحت ضغوط. بقرار نحط مكياج بقرار المجتمع الطبقي التجاري الرأسمالي اللي يحول الإنسان إلى سلعة أو أداة للجنس أو أداة للإثارة. فالمرأة يا إما تحط مكياج يا إما تعمل عملية تجميل عشان تبان صغيرة والرجال ينظروا إليها، يا إما تتغطى لأنها بتتصور إن كل رجل ذئب بينظر إليها كأداة للجنس. لكن لما تبقى طبيعية وعادية وتنظر لنفسها كإنسانة لها عقل وتفكر وليست مجرد جسد، خلاص. دكتورة، أنت في شبابك اتحجبتي. أنا اتحجبت؟ أنت متأكدة من الحكاية دي؟ لا، أنا بسألك لأني أنا قريتها وهقول لك قريتها عندي. قريتيها في كتاب من كتبي؟ لا. طب خلاص. قريتها في كتاب للدكتور محمود جامع، وهو إخواني سابق وصاحب كتابي عرفت السادات وعرفت الإخوان. يعني فالناس بتقولك إيه مصلحة إخواني سابق راجل زي ده دكتور فاضل إنه يكذب؟ بقري مقال ليا بحلل نفسيا شخصية الناس اللي بيتقولوا على الناس. طب ليه تقول عليكي؟ تفتكري إيه مصلحته؟ مشاكل نفسية تتعلق بيهم. أصل أنا عايزة أقول لك حاجة، لما حد يتقول حاجة عليكي يبقى في مشكلة نفسية. ليه عاوز ينال منك؟ في حاجة مؤرقة. أنا ما بجيبش سيرة الناس دي أبدا أبدا.
بینەرانی ئازیز پێش ئەوەی کە کۆتایی بە بەرنامەکانی ئەم هەفتەیە بێنین بە پێویستی دەزانم کە سوپاسی زۆری ئەو پەیامە جوانانە بکەم کە بە بۆنەی دامەزراندنی پێشەنگ تیڤیەوە پێمان گەیشتووە هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ڕاگەاندنی دەست بەکاربوونی پێشەنگ تیڤی و یەکەم بەرنامەی تیڤیەکەمان کۆمەڵێ نامە و پەیامی زۆرمان وەرگرتووە هەروەها کۆمەڵێ تێبینی زۆر گرنگمان بۆ هاتووە و بەرنامەکەمان دەیانجار لە تۆڕە کۆمەڵاتیەکانە دووبارە لای ئێوەی ئازیزەوە بڵاو کرایەوە ئەم پێشوازیە گەرمەی کە لەلایەن ئێوەوە هات ئێمە ئەوەنەی ترهان دەدات کە بەردەوام بین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و هەوڵ بدەین گەشەی پێ بدەین و پەرەی پێ بدەین و هەتاوەکو ئەوەی کە کاتی بەرنامەکانی بۆ زیاتر و زیاترکەین زۆر بە دروست و زۆر بە گرنگی دەزانین کە بە دروست هەندێک کەس باسییان لەوە کردبوو کە ئومێد دەکەن پێشەنگ تیڤی ببێتە دەنگێکی جیاواز ڕەنگێکی جیاواز لە بەرامبەر ئەو دەستگا میدیا زۆرانەی کە ئێستا لە کوردستاندا بوونی هەیە و ئەوەش هەوڵی ئێمەیە هیوادارین ئەم ڕۆژتوانی بێتمان کە هەندێ بابەتی جیاواز و ڕوانگەی نوێ بکەینە بەردەمی ئێوە بەم جۆرە دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بینەری بەرنامەکانمان بن و لە تویتەر و ئینستاگرام فۆڵۆمان کەن و پێگەی فەیسبوکمان لایک بکەن و لای دۆستان و ئاشنایانتان بڵاوی بکەنەوە و هەروەها سابسکرایبی کەناڵەکەمان بکەن لە یوتیوب تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن